تەندروستی هەڵەبجە لەبارەی ڕەوشی کۆرۆنا لە پارێزگاکە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا. ئاماژە بۆ کرا کۆرۆنای گۆڕاو بە شێوەیەکی خێرا بڵاو دەبێتەوە و پێویستە وڵاتی ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکات. هاوکات هەموو فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان ناچار کراون بە ماسکەوە دەوام بکەن و وەرە وڵاتێکیش ماسک نەکات کاروباری فەرمانگەکانی بۆ ڕایی ناکرێت. بۆیە ئێمە لە هەموو کۆبوونەوەکانە هەم لە ژووری ئۆپەراسیۆنی تایبەت بەڕوبەربوونی کۆرۆنا لە پارێزگای لە دیوانی پارێزگای هەڵەبجە و هەروەها لە هەموو ئەو شوێنانەی کە معنین بە بڕیاردان بە چارەنووسی کۆرۆنا ئەوەمان کردووە کە ماسک بکرێتە ئیجباری. هەفتەی پێشوو بوو لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەڵەبجە بڕیاری ئەوماندا سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان ئیجبار بکرێن لەوەی کە بەلایانی کەم و بۆ فەرمانبەرەکانیان هەمویان ئەوە بکەن ماسک ئیجباری بکەن تەنانەت تا ئەوەی سزای ئامادە نەبوونیش بۆ ئەو کەسانە بنووسن کە ماسک نابەستن چجا ئەوەی کە ئەو سەردانکەرانەی کە دێنە ناو نەخۆشخانەکان یاخود ناو فەرمانگەکان یاخود هەر دایرەیەکی ناو هەڵەبجە هیچ کارێکیان بۆ ڕایی نەکرێت تا بەستنی ماسک ببێتە ئیجباری. لە نەخۆشخانەی وەفا هەموو ڕێوشوێنە تەندروستیەکان گیراونەتە بەر بۆ بەرگرتن و چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنای گۆڕاو. لە ئێستاشدا 6 توشبوو لە نەخۆشخانەکە خەوێنراون و چارەسەر وەردەگرن. بە پێی وتەی بەڕێوەبەری نەخۆشخانەی وەفا تەندروستیان ناجێگیرە. لە ئێستادا وەک نەخۆشخانەکەمان 6 نەخۆش لە قاوشی نەخۆشخانەکەمان داخڵ بووە و تەواوی نەخۆشەکان باری تەندروستیان ناجێگیرە و یەکیشیان لە ژووری چاودێری چڕدایە. کۆمەڵێک پشکنینی کە هەیە کە ئێمە ڕۆژانە وەکو نەخۆشەکان کە لێرە داغڵیانەکەین زیاتر ئێمە نەخۆش بە لە ڕێگەی پشکنین یاسایی خوێنەوە لە ڕێگەی ئەشعای سنگەوە بە جۆرەی نیشانەکانی نەخۆشەکە لە خەستخانەکەمانە داغڵەکرێ واتە توانم بڵێم پیسیارەکە بە زیاتر بۆ کەسانەکەین کە گومانمان هەیە لەوەی کایە توشبوونەکە توشبوونێکی ڤایرۆسیە یاخودنا بەڵام سیتیسکان یاخود پشکینەکانی دیکە بۆ و نەخۆشانەکەین کە باری تەندروستیان ناجێگیرە و لە خەستخانەکەمانە داغڵەکرێن. لە کاتی هاتنی کۆرۆنا تا ئێستا 147 کەس لە هەڵەبجە بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. 147 خاڵی ڕاش لە دیواری وەفا دراوە وەک ئاماژەیەک بۆ گیانلەدەستدانی توشبوانی کۆرۆنا. تەندروستی جیهانی ئاماژە بۆ دەکات پێویستە وڵاتی بەردەوام بێت لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان تا ژیانی خۆی و خانەوادە و ئازیزانیان پارێزراو بن چونکەنەوەی نوێی کۆرۆنا بە خێرایی بڵاو دەبێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.